خەبارت بە پیاوەکەم لە 2005ەوە دەستگیر کراوە حتا پێویستە بێ سەر و شوێنە هیچ خەبەرێکی نییە چوومە تەحەموو جێیەکان ئاسایشی گشتی ئاسایشی هەولێر دەلێنە من ئەمە لە هەولێر کە دەستگیر کرا بردیانە گشتی دەچمە گشتی دەلێن لێرە نییە ئەمن 2 ساڵ دەبی نامەکەمدا دەست سەرۆک کە شتەکەم لە بۆ بکاتم گوتم 18 ساڵە پیاوەکەم گیرە یعنی شخصی خۆی دامە دەستی لە پارکی شانەدەر وتی ئیشاڵە شتەکەت لە بۆ دەکەین دوای مانجیان کردم لە ئاسایشی گشتی وتی وەرە خەبەرێکی خۆشت دەدەینێ لەلایەنی سەرۆکەوە حتاکو ئیستا یعنی ئەو خەبەریان کە پێدام هیچ گەیان لە بۆ نەکردم هەر ئەو دەستم پێ دەکەن من 2 ساڵە دێم و دەڕۆم ئیستش داوام لە حکومەت یا داوام لە سەرۆکە کە بێنە سەرخەت بەهانام بێن و بانای ئەو داکەش بێن کە 20 ساڵە چاوەڕێ دەکاتن کوڕەکەی نەدیتە یعنی وا چاوەکانی لە دەستدا بدەێ بەس بۆنی کەم پێشەوەی بمر بەس بۆنی بکەم یعنی معقول نیە ئەمە لە وڵاتە چین کوردستانە حوڕە یعنی ئەمە ئازادی منە 20 ساڵە من پیاوی خۆم نەبینم زۆر زەحمەت و زۆر ناخۆشە من منداڵم 6 منداڵم گەورە کرد بە بێباب یعنی گەیشتمە ئەو مەرحەلەیە یعنی بە بێباب ئەمن ئەو منداڵانم گەورە کرد ڕاستیەکەی زۆر زەحمەتم کێشایە ئێستش داواکارم حکومەت بێتە سەرخەت زجیان بوو داکەی بستێتن یعنی بەس ئەو کوڕی پێ پیشان بدن پێشەوەی بمریتن وکاری دەستگیرکردنەکەی چی بوو بە ستومەتێک دەستگیر کراوە هۆکاری ئەوەی بوو کە بانجیان کرد لۆ برایەکەی لۆ کەفالەی بەناوی هەندێکە بانجیان کرد لۆ کەفالی ڕۆیشت و تەوا دەژیر کرا هیچ کەو نەبدیتەوە حتاکو ئێستا لە ئاسایشی هەولێر دادا براکەی ستاوانێک دەستگیر کرا بوو پیاوەکەی تو نالم بانگیان کرد لە بۆ کەفالی برایەکەی دوای کردیان بەناوی ئیسلامی براکەی گیرا بوو بەناوی ئیسلامی تەوا هەر ئەوەندە يعني من 20 ساڵە چاوەڕێ دەکەم حتاکو ئیستا زۆر زەحمەتم کێشە زۆر خەم و خەفەتم کێشە وڵای یعنی ئەو داکە تەمەشای ئەو داکەی دەکەم یعنی زگم بە خۆم ناسوێ زگم بەو داکە دەستێت حکومەتیش بازجیان بەو داکەی دەستێت کە 20 ساڵە چاوەڕێی کوڕەکەی دەکاتن دەلێ بەس بۆنی بکەم یعنی نابینی چاوی نابینی دەلێ بەس بۆنی بکەم نەمرم ئەو جارە بیبینەوە ئێوە قەت دەزان ماوە ئێوە ئاکاتان لێ ماوە دلم بابا گەنمە یعنی من ئەوەندە چاوەڕێمە دێم و دەڕم زۆر یعنی ناخۆشە پێم بلێن هەلێن نەمایە بەس تر حکومەتە هیچی تێوەی ئەوانیش دلێن پێمان پیشان نادەن چمە مافی مرۆڤ چمە ساڵی بەحمەر دلێن پێمان پیشان نادەن نەمان کاسب پیتەر بلسماع بەڵێ 6 منداڵم هەیە 5 کچ هەیە شوبراکەی تو ئێستا لە دەرەوەیە بەر بوو ئەو 3 ساڵ ژیرە بەر باشە هاوسەرەکەتان تەمەنی چەند ساڵ بوو ئەو کاتێک کە دەستگیر کراوە ناوی چی وڵی لە 2005ەوە ئێستا موالیدی 66 بەڵێ یعنی تەمەنی هەمووی لە زندانی بەسەر ئەمن هەر بە خۆمەرەوە بە خەم و خەفەت و کاردانی ئاسایشی من تەمەنی خۆم بەڕێ کرد یعنی گەنج بووم یعنی ئەمن خۆم کردە قوربانی منداڵەکانم خۆم کردە فیدای منداڵەکانم با بەقیرسی لەو بەس ئێستا پێم پیشاندن بەس ببینم بلێن ئەوەتانی وەرە پیاوەکەت ئەوە تا مهاجم بدەنێت لە هەموو دەوڵەتێک یعنی هەبووە محکەمە کرایە هەبوو یعنی دیتیان نەفەرەکەیان دیتێ ئێلۆهی من پێم پیشان نادەن باشە کەیسی دیکەی هاوشێوە هەیە تو زانیاریت هەیە نا وەڵام بەس بە پیاوەکەی خۆم هیچ کەیسی کەم نازانم لە ماوەی ئەو 20 ساڵێک کە گیراوە هیچ بە تەلەفۆن یاخود بە بینێنە هیچ نەبینیوە هیچ نەمدیتە ناوەڵە پیاوەکەت ناوی چ بوو بەهرەم عەزیز ئەحمەد دەستان خۆش قسەی کۆتایی ڤار دەیکات.